تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار لە ١٧ بۆ 18 بەهاکەی لەدەستدا و 100 دۆلار بە 6 ملیۆن تمەن زیاتر مامەڵی پێوەکرا. لوقمان حەسەن دوکانی ئاڵوگۆڕی دراوی هەیە. هۆکارەکانی دابەزینی بەهای تمەنی ئێرانی جگەل لە هۆکارەکانی سیاسی و گەمارۆکانی سەر ئێران بەم شێوەیە باس کرد. ئەم توندکردنەی ئێستای ئەمریکا لەسەر ئێران کەوای کردووە مەسەرەن تۆزە ناڕەحەتتر دۆلار بچێتەوە بۆ ئێران، دۆلار ناچێتەوە بۆ ئێران. جگە لەوەش تەسیری دەرونی نەفسی خەڵک یعنی کاریگەریکی زۆری هەیە لەسەر خەڵک لەبەرەوەی خەڵک ئەترسێ ئێستا لە ماوەیەکی زۆر کەمە لە ماوەی 6 مانگە لە 24,000 لە 26,000 تمەنەوە بۆ تا 6,000 تمەن ئەترسن بێ بە 100,000 تمەن. لەبەرەوە خەڵک هەرچی هەیە هەرچی تمەنێکی هەیە لە بانقا هەوڵیا بیکا بە ئاڵتون بیکا بە سیارە بیکا بە هەر شتێک غەیری تمەن. خەڵکێ مەسەرەن بۆ ئەمڕۆ 20 دەفتەری زەرەر کردووە 200,000 دۆلار زۆر ینی هەر پەیان نابێتەوە لە 50,000 کڕیوەتی ئەمڕۆ لە 6,000 فرۆشێتەوانێ یعنی لە 100 تقریبا 18 زەرەرەکە. اینجا مەبلەغەکان حەجمەکانیش گەورن کە ئیکڕن لەبەرەوە زەرەر زۆرەکە. خەڵک زیانی زۆری بەرکەوتووە هاوڵاتیان بە سەدان هزار دۆلار لە مامەڵەی تمەنی ئێرانیدا زیانیان بەرکەوت. بەڵام هێشتا بازاڕی ئاڵۆگۆڕی درا و جمەی دێت و سەرقاڵی کڕین و فرۆشتنن. هیچ سکەیەک لە عالەما وەستانی تیانێ یەک چرکەیش یاری خۆی ئەکا تۆ نایکڕێکەکەی کڕێگە ترێی کڕێ لەبەر ئەوە هیچ بەهایەکی پارە وەستانی تیانە معاملەکان لە حیاتی هیچ عالەمیەکە بەهای پارەی ناوەستێ خەڵ معاملەی پێکاوە هەوسی خۆی حربێکی اقتصادیە کەس ناتوانێت بڵێ بۆ وای لێ ئەم وای لێ نایەت یعنی کە شتێکە بوو بە حرب شەڕی اقتصادی حربی پێڵێ ئەمە بەس خەڵک زەرۆرۆمەند بووە بە عام خەڵ زەرۆرۆمە نەبێ. بەڵام مشکلەکە چییە؟ مشکلەکەی جارێکە تمەن بە قووە بێت و جارێکە خەڵکی زەرۆرۆمە نەبێ. ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان بەهای دۆلار لە ساڵی 2000 و لە ئێسادا ساڵی 2000 100 دۆلار 60,000 تمەن بووە بەڵام ئێستا 1 دۆلار 60,000 تمەنە. ئەماش وەک ئەوەی شارەزانی بواریابووری ئاماژی بۆ دەکەن بەو دابەزینە دەوترێت داڕمانی ئابووری. هێمن قادر کورد سات نیوز سلێمانی